سڵاتان لە ببینێرانی 964 بتوانە ڕقیب لە بەرنامەیەکی تری تایبەت بۆ شرۆڤەکاری ئەم شەڕەی کە لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێراندا بەرپا بووە لە دوێنێ بەیانیەوە تاوەکو ئێسەش بەردەوامیە. هەرچەندە درنگانی دوێنێ شەو ئێران دانی بەوەدانا و خۆی بڵاوی کردەوە کە ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران عەلی خامنەیی کوژراوە بەهۆی بۆردومانەکانی ئیسرائیلەوە، بەڵام شەڕەکە هەر بەردەوامی هەیە. قۆناغەکانی دوای کوژرانی ڕابەری باڵای ئیسلامی ئێران لەم شەڕەدا چی دەبێت؟ بۆ زانیاری ئێوە یعنی لە دەستپێکی هێرشەکانی ئیسرائیل زۆرترین فڕۆکە و موشک بەکارهێنرا بۆ بە ئامانجگرتنی بەرپرسە باڵاکان بەڕابەری ئێرانیشەوە. ئەو فڕۆکە و موشکانە چی بوون کە بەکارهێنران و تاوەکو ئێسەش وەڵامدانەوەکانی ئێران بە موشک بەتایبەت موشکی ناوەندی بەردەوامی هەیە بۆ بنکە و بارەگا سەربازەکانی ئەمریکا لە ناوچەکەەوە و تەنانەت بۆ ئیسرائیلیش. زۆر بابەتی سەربازی هەیە شرۆڤەی بکەیت لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی. جەنابی عەقید بەخێر بێیتەوە. لە دوێنێ بەیانیەوە شەڕەکە بەردەوامی هەیە. درنگانی دوێنێ شەو یعنی گۆڕانکاریەک ڕوویدا لەوەی کە هەواڵیەوە بڵاوبووی و ڕابەری باڵای ئیسلامی ئێران کوژراوە، بەڵام دوای ئەوەش کە پشتڕاست کرایەوە لەلایەن ئێران خۆیەوە هەر شەڕ بەردەوامە. من ئەمەوێ ئەو بپرسم، ئیسرائیل 200 فڕۆکە 500 موشکی بەکارهێنا بۆ ئەم چالاکیە سەربازی لە دەستپێکی شەڕەکە، بۆ بەم قەبارە زۆرە یەکسەر دەستی پێکرد. بەلایەن ئیسرائیلەوە ئەمە وەکو 12 ڕۆژەکە نییە، چونکە ئێران بڵین ڕاداراتی زۆر وەرگرتبوو، هێزی بەرگری ئاسمانی وەرگرتبوو لە ڕووس، لە چین، لە کۆریا، لە هەموو شوێنێکەوە وەریگرتبوو، بڵاوی کردبووە. کامی هێرشە دەستی پێکرد ئێمە ئەڵێن 200 فڕۆکەی ئیسرائیل، بەس ئایا ئەمریکا چەندێ بەشدار بوو لەوەیە؟ تەنها ئیسرائیل نەبوو، یانی ئەمریکا بە نسبەتی فڕۆکەکانی F-18 سوپەر هۆرنێتی کراولەر لەم شەڕایە بەشدارە. ئەواکسەکان ئەم کراولەر ئیشی ئەوەیە کە سیستەمی ڕادارات شۆر بکاتن و ڕای بگرێتن، حربی ئەلکترۆنیە. جۆری فڕۆکەکانی ئەمانە بوونیتر لەگەڵ فڕۆکەی ئیسرائیلە لە جۆری F-15 لەگەڵ F-35 لایتینگ. ئەم موشکانە دارە بەرگری ئاسمانی ئێران و ڕاداراتی ئەوەی کە لە ڕۆژئاوایەتی لە ناویدا، تایبەتی لە کرمەشە دێمە سەر ئەوە. بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێش بوو، میدیای ئیسرائیلی و بەرپرسانی سەربازی ئیسرائیلی خۆیان وتیان ئەوەی کە لە یەکەم کاتژمێری شەڕدا بەکاربانێنا وەکو چەک لە 12 ڕۆژی شەڕی مانگی شەشا بەرامبەر ئێران بەکاربان نێنا، ینی لە یەک کاتژمێرە یاخود لە چەند کاتژمێرێکا بەقەدەر هەر 12 ڕۆژەکەیان بەکارهێنا. ئەوە بوو بەکاریان هێنا ئەبوایە ئەو ئامانجی کە بیانوێت جێبەجێکن، یەک کە لە مرشد بدەن و لە قیادەی سیاسی ئێران بدەن، جگە هەموو قیادەی عەسکەریشی، لەبەر ئەوە ئەو کەمیەتەیان بەکارهێنا بۆ ئەوەی هیچ هەڵەیە نەبێتن لە ناوەڕاستە بخایەنێتن. بەڵام هەرچەنێ بە ناوبوونێوانە کوشتنیان معنایەوە نییە لە ناوەچێتن و شەڕەکە کۆتایی پێدێتن، بۆیە ئەو کەمیەتیان بەکارهێنا بەو زەخامەتە و بەو شێوازە. جۆرەکانی چی بوون کاک سەلام؟ جۆری هەموو ئەو فڕۆکانی کە بەکارهێنا و لەگەڵ موشکەکانە ئیسرائیل؟ جۆری فڕۆکەکانی کە بەکارهێنا ئیسرائیل بڵێن عامودی فەقەری پژگیری دایمە لە فڕۆکەی F-35 لایتینگە جۆری ئیەکەی، چونکە وەکو باسمان کردەوەی ئیسرائیل جیاوازە لەگەڵ وڵاتانی ترە، تکنۆلۆژیای و موشکی و سوتەمەنی جیاوازە. لەگەڵ F-15 ئەوەی بەکارهێنا کە بەردەوام بەکاری دێنێتن ئیسرائیل لە هەموو شەڕێکە، جگە لەوانە ئێستاگەر بڵێن موشکی هارم، ئەمە دژی بەرگری ئاسمان و ڕادارات و ئەوانەیە بەکارهێنا. ئەم موشەکانەی تر کە بەکار هات بڵین دژی قیادە و ئەوانە جارە هەموو جۆرێکی دیار نییە، بەڵام موشکی تازە بوو هاتبووە مەیدانەوە بەکاریان هێنا، لەوە پێش بەکار نەهاتووە. ئەم جۆرانە بوو. بەڵێ باشە. پێشتر باسی کۆنتڕۆلکردنی ئاسمانی ئێرانمان کردبوو و لە شەڕی 12 ڕۆژەش هەر زوو کۆنتڕۆل کرا. ئێستا ئیسرائیل خۆی دەڵێت لە ئەمڕۆ بە نیازت بە زووترین کات ئاسمانی ئێران کۆنتڕۆل بکەن. ئەمەی پێکرێت ئێستا؟ بەڵێ دوایەوەی کە لە ڕادارەکانیدا و لە هێزی بەرگری ئاسمانیدا بەڵێ پێی کۆنتڕۆلەکرێت، لەمڕۆ تاکو بەیانیەوە ئاسمانی ئێرانی پێ کۆنتڕۆلەکرێتەوە وەکو 12 ڕۆژەکە. تەنها ئەوان ئامێنێتن ئێران لە کۆتاییە ئەبێ ئەو فڕۆکانی کە هەیەی هەڵی سێنێتن ڕوبەڕوویان بێتەوە، بەڵام هەرچەنێک گۆڕانکاریە وان ناکا، بڵێن لە سەتا 1-2 ئەگەر گۆڕانکاریە بکاتن کۆتایی هەموو یەکەوێتە خوارەوە، چونکە ئەو نسبەی ئەوان هەیەە زۆر زۆرە.
تۆ ناتوانانی بەرامبەر 200 فڕەکە لە ئاسمان 6 دانە یا تاکو 10 دانە لە ئاسمان بێتن بەرگری بکاتن. ڕنگ بێ فڕۆکەیە بخەنە خوارەوە موشک بخەنە خوارەوە بەڵام لەوە زیاتریان پێ ناکرێتن بەڕاستی. باشە ئەو یعنی تۆ جەناب دەڵێ ئاسمانی هەم کۆنتترۆڵ دێتەوە بە ئاسانی. ئەی خۆ لە دوای شەڕی 12 ڕۆژەوە سیستەمی بەرگری رووسی و چینی کڕی. ئەم سیستەمە بەرگریانی بۆچی بوو کە ئاوا بەرگە نەگرن؟ تۆ کە سیستەمە کڕی هەر وڵاتێ بزانە. تۆ قاطع دیفاع جەویت هەیە، یعنی ناوچێ ئەپارێزی بە شتێ پێڵەن قاطع دیفاع جەوی. ئەو سیستەمانە ئەبێت دابەش بکەی، ثەغرە بەجێ نەهێڵی، بۆشایی بەجێ نەهێڵی. ئێران ئەو کەمیەتەی نییە کە بتوانێتن هەموو بۆشاییە بگرێتن، ئەوانە لێ ئەدرێتن بە ئاسانی لە جاتیەوەی فڕۆکە وەکو بە جەنابتم وت ڕوبەڕوویەوە بێتەوە بێتە مەجای ئەوە نەخێر بە دەوری ئاسوڕێتەوە ڕێگا دوو دەکاتەوە سوتەمەنی هەیە لە ئاسمانە و خۆی لێ ئەپارێزیێتن. هەرچەند ئەگەر بڵێن HQ9 یانێ ئەو موشەکانە 15 کیلۆمەتر مەدای هەیە، F15 F35 لە بەرزی 18 کیلۆمەتر ئەفرێتن کە دێتن. واتە تۆ موشکەکە شت ناگاپی. ئەگەر S400 بێ S400 چەند منزومەت وەرگرتووە؟ تەنها یەک منزومەت وەرگرتووە تۆ لە رووسیا، یەک منزومە ناوچەیەکی بچووکی پێ ئەپارێزیتن، ناتوانانی هەمولایەکی ئێران پێ ناپارێزرێت لە کاتژمێرەکە مستحیلە ناتوانیتن نەخێر. زۆر باشە سەبارەت بە موشەکەکان ینی هەمە باسمان کرد دوێنێش، بەڵام ینی قۆناغی ئەوە هاتە پێشەوە لەم شەڕا کە ئیتر تۆ ڕابەری باڵای ئیسلامی دەیان سەرکردەی سەربازیت لە ناو چوون، یعنی کوژران بەهۆی ئەوە هێرشانەوە و زیاتر لە 1000 موشەکت بەکارێ ناوە وەکو ڕەت وەکو بەرپەرشدانەوە، بەڵام موشکی ناوەندین. ئەی موشەکە بالیستەکانی تر بۆ چییە؟ ینی کەی بەکاری دەهێنە ئێران؟ ستا و موشەکانی کە بەکاری هێنا ئێران تایبەتی بۆ خەلیج و بۆ ئیسرائیل بڵێن لە کۆنترین جۆری موشکی ئێران بوو شەهابسیە. شەهابسیە بە سوتەمەنی شل ئیشەکە ئەو موشەکە. جگە لەوانە تۆ خەیبەرت هەیە، خەیبەر شکێنت هەیە، قادرت هەیە، قەدەرت هەیە. ئەم موشەکە ناوەندیانە کە بەکاری دێنی بڵین خوردە کۆنەکانی ئێران بەکاری دێنم. کاتێکە لە خەلیجە دەم ئەمە پێڵێن عملی ئستنزاف هێزی بەرگری ئاسمانی ئەم وڵاتانە لە جۆری ثاد و پاتریۆت ئەم منزومانەی بەرگری ئاسمان استنزاف یەکەم موشەکەکانی بەرەو ئەم موشەکە کۆنانە بەکاردێنم. بەڵام دوای ئەوەی کە ئستنزافەکەم بتوانم موشەکەکانم بە ئاسانی بگرێ، ئەنجا دوای ئەوە بۆ نمونە فاتح بڵین خەیبەر شکێن بەکاردێنیە، زولفیقار ئەمە بەکاردێنی. جگە لەوانە ئەو موشکی کۆریایی باکووری هەیە لە جۆری BM25 لە جۆری سۆمار موشکێکی کروزە نزمەفرێ 2800 کیلۆمەتر مەدایەتی ئەگاتە هەر شوێنێکی بیوێتن. BM25 هەروەها هەیری کۆریا. جگەلەوە تۆ موشکی ترت هەیە حاج قاسم و نور، ئەمانە هیچ چینە بەکاریت نهێناوە. ئەمانە لە 2500 کیلۆمەتر مەدای هەیە، سورعەتی لە نۆماکایە، نۆجا لە دەنگ سەریعترە. جاری ئەم جۆرانە تۆ بەکار نهێناوە. ئەکی بەکارێن کاتی دێتن کە ئستنزافەکاتن ئینجا بەکاری دێنێتن. هەتاکو هێزی بەرگری ئاسمانی ئەم وڵاتانە بەخۆت نەبێ. تۆ لە بیرت نەچێتن ئیسرائیل بەو هەموو هێزی بەرگری ئاسمانی 1500 موشکی پاتریۆتی هێنا لە ئەمریکاوە بۆی خۆی بپارێزێتن. لەبەرەوە جارێ ماوێتی. جگە لەوە تۆ موسەیەرات ئێران ینی تۆ 40,000 موسەیەرەت هەیە، 15,000 موشکنا بەڵێ 40,000 درۆنی هەیە ئێران. ینی دوێنێ لە ڤیددیۆیەکە شاه 136 لە ڕادارێکی ئەمریکیدا لە قاعدەی ئەدێت دووەم جار لە جۆری EN ئەمەیە، ینی باند پاوەڕ ئەمە پێڵن. ڕادارێکی زۆر بەهێزە مەدای لە 4500 تاکو 5000 کیلۆمەتر لە ڕۆژاوای پاکستانەوە تاکو مەندەب سۆمال ئەمە ئیسرێتەوە ئەیبینێتەوە تاکو بەحر قەزوین نێزیک رووسیا. دوێنێ بۆ لێت ئەمە نرخی لە ملیارە دۆلار زیاترە ئەم ڕادارە، یعنی نەڵێ ئەوان زەرریشان پێنەگەیشتووە. هەتاکو لە قەتەر منزوماتی پاتریۆتی ینی لە موشکەکانەداتن دوانی بۆ تێگرێتن بەری ناکەوە دێتە خوارەوە. هەنێ موشکی هەیە ئێستا بەکاری هێناوە مانۆڤەر مناوەڕاکە خۆی لە عاداتن سورعەتیشی بەرزەکە دێتە خوارەوە. ئەمە استنزافە لە کۆتاییە بێ ئەو موشەکانی خۆی بەکاربێت. وڵا باسی ڕاداری ئەمریکیت کردیانی خۆ هەندێک لەو موشەکە ناوەندیانەش هەدەفە پێکن یان هیچ نەبێ ساروخێکی زۆری ئەو ڕادارانانە بە هەدەرادەن.
ئێستا مهمترین و ینی پێشکەوتوترین ڕاداری بەرگری ئاسمانی ئەمریکی لە ناوچەکە کامەیە؟ خۆی وەکو باسم کرد ئەوەی لە عدێت بوو لە جۆری ENTPY 2X 2X پێ وترێ ئەمە ملیارە دۆلار بەبانەوەیە. ئەم ڕادارە جگە لەوەی کە بڵین قوتری دەوروبەری خۆی لە نێوان 4500 تاکو 5000 کیلۆمەترە بینێ، هەر لە هەمان کاتە ئەم ڕادارە خۆی تەوجیهی ڕاداراتی منزوماتی بەرگری ئاسمان لە جۆری فات و پاتریۆتەدا ئەویش موشەکەکانە بینێ ئەو تەوجیهی ئەماناکە لێدرا و بە مسەیرێک ینی بە درۆنێکی 1636 لێدرا لە قەتەر وێران بوو. یعنی زەرەرێکی زۆرە بۆ ئەمریکا کە گەیشتووە، ئەوە نیە تەنها بەس ئێران زەرەری پێ بگاتن. یعنی موشەکەکانی ئێران ئەم ناوەندیانە نا ئەگەر بارستەکان بێنە ئاراوە ئەگەری هەیە بە ڕاداراتانە لە ناوچەکە تێپەڕێ لە ناوی بداتن. بەڵێ دەفی خۆیان بەڵێ خەتەریاتە ها لە دڵنیاییەوە زۆر باشە. لەسەر وەڵاگەڕێبەوە سەرەوەی ئیسرائیل ئەو وێرشە کە مەسەلەن ئاوا بە فراوانی یەکسەر دەستی پێکرد و 100 فڕۆکە و 500 موشک و یعنی لە ڕووی هەواڵگریەوە ئەوانە لە مێژووە ئیسرائیل هەمیشە بەوە ناسراوە کە بەو شێوازە هێرشە بە، بەڵام ئەم جارە جیاوازی هەبوو. چی جیاوازیەکی هەبوو کاک سەلام لەگەڵ جارەکانی پێش؟ ئەمە دایمە ئیسرائیل خۆی لە زەویە شەڕ ناباتەوە، ئەو باش بزانە بە هەموو جۆرەکانی. هێزی ئیسرائیل تەنها لە ئاسمانەکەیەتی، لە هەموو شەڕێکە ئاسمان کۆنتترۆل بکات ئەو کاتە زەوی کۆنتترۆڵەکاتن هاتاکۆگەر بڕێتەوە لە شەڕی تشرین، شەڕی مەسر و شەڕی سووریا و هەموو جۆرە شەڕەکانی. هێزی ئاسمانی ئیسرائیل کۆنتترۆڵیەکە هەتاکو لە ساڵی 16 چی بە هێزی ئاسمانی مەسر کرد کە لە ناویدا. ئەمە توانای بەس لەوەیە لە هیچ جۆرێترێت لەبەر ئەوە کە هێرشە بە دوایەوەی لە بیرت نەچێ ئێران عێراق نییە، ئێران مەسەڵەن سینا نییە، لوبناان نییە، وڵاتێکی فراوانە تۆ بتوێ بە 40-50 فڕۆکە لی بدەی نەخێر ئەوە ناتوانیتن. ئەبێ بەلایکەمەوە ئەو 200 فڕۆکەیە بەکاربیێنی جگەلەوە ئێمە نازانین ئەمریکا چەند فڕۆکەشی بەکارهێنا لەگەڵیا، هەرتەنها ئیسرائیل نەبوو 500 موشکی کروزیش لە هەموو بەرگریەکانیدا. باشە باس لەوە کرا لە هەندێ میدیاوەکە ئەو موشەکە بەکارێنراوەکە ئەچێتە ناخی ئەرزا، بەس پێم وابێ ئەوە ینی فڕۆکەی بیتوو بەس دەتوانێت هەڵیگرێت، بەس بیت و سپیرت دەتوانێەوە هەڵی بگرێت، بیت و سپیرت بیوەن لانسەر یاواتە B52 ئەو فڕۆکانش هەڵ نەساون، ئەوانە شەڵ نەساوە نەهاتوەتە مەیدانی شەڕ، کەواتە موشکێکی تایبەت موشکی تایبەت تازە دروست کراوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی هەشتاکان جەنگی عێراق و ئێران کاتێکە ئیسرائیل لە مەفاعلی 14 تەمووزیدا لە بەغا دوو موشکی بەکارهێنا توانی ئەو بینا زەخمە وێران بکاتن. ئەو موشکانە سیر بوو، ینی تۆ 15 فڕۆکە لە ئیسرائیلەوە بێ بە سعودیە بۆ عێراق و بە ئوردنا بگەڕێتەوە تەنها دوو موشک تێ بگرێت، دوو موشک وێرانی کرد. ئێستا کەشە موشکانی بەکاری دێنن ئەگەر لەو ساڵانە ئەمانەیان هەبێ ئێستا بێت چیتریان هەبێتن، ئێمە نایزانین جارێ دەرنەکەوتووە. زۆر باشە دەست خۆش من هیچم نەماوە بۆ ئەم بڕگەی بەرنامەکە حتمما دواتر گفتوگۆی ترمانە بێت لەسەر دوایین پێشاتەکانی ئەم شەڕەکە هەڵگیرساوە. ئینشاءالله سپاسم دەکەم. سپاس بۆ سەلامەت باشکردن سۆشال بەکارباری سەربازی. سپاس بۆ بینەریەوەی چاوتان لەسەر 964 بێت بە بەردەوام دوایین زانێرەکان و شرۆڤەی سەربازیش لەگەڵ کاک سەلام لەسەر هەڵگیرسانی ئەم شەڕە و بەردەوامی ئەم شەڕە و لێکەوتەکانی ئەم شەڕە بۆیەوە دەخەینە ڕوو. کاتێکی خۆش.